بۆچی ئاەتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو ئاەتانەی کە تەحەدین هاتوونەتە خوارەوە بە تەدریج هێناوێتەوە ئەفەرمێ یەکەم جار قورئانە دروستکەن وەکو ئەو قورئانی کەوا هێناومەتە بەردەستان طبعا ئەو ئاەتەکە هاتوۆتە خوارەوە خۆ کاتە قورئان هەمووی نەهاتە بۆ خوارەوە یانە فەرمێ 10 سوور بێنن یانە فەرمێ سوورەتێک بێنن دیسان بۆ تەحەداکردن با سوورەتێک بێنن لەبەرەوە ئەمە بەڕاستی ئەم تەحەدایە علاقەی نییە بە مقداری ئاەتەکانەوە علاقەی هەیە بەسەر نەوعی تەحەداکەوە ئێوە فەرمون وەرن قورئانێک دروستکەن لە هەر شێوەیەک کە ئەتانێ باشە محارەبەکردنی ئەم 1.3 ملیۆن مسلمانەی کە لەسەر زەویا هەیە لە جیاتیەوەی تۆ ئەم هەموو پارەیە سەرف کەیت و بیان فەوتێن و بیان کوژی باشە بە قووەترین ئیشت مەگەر ئەوە نییە سەلامەتترین ئیشە هەموو فوسەحای عەلمانی کۆکەرەوانی زۆر بەلیغ و ئەدیبن خەڵکانێکی زۆر کە اختصاص لەم زمانەیە وەربگرن بیان هەنە هەمویان کۆ بکەرەوە مؤتەمەراتیان بۆ بگرە جامعەیەکیان بۆ دانێ با بە هەمویان بە 4 ساڵ بە 5 ساڵ بە 10 ساڵ قورئانە دانن ئەم قورئانە بڵاو کەرەوە مسلمانان بخەرە سەر شک لە قورئانەکەی خۆیان مەگەر ئەمە ئاسانتر نییە ڕێگایەکی ئاسانتر نییە بۆ نایگریتە بەر ئەی پێشووتر بۆ نایانگرتۆتە بەر لەبەرەوەی کە ئەهلی فەساحەت دێن و قورئانەکە ئەخوێنن فێری زمانی عەرەبیە من چۆچیانە شکێتیایە لەبەرەوە بە نەزەری من گەورەترین خزمەتێک بە معجزەی قورئان بیکەین ئەو کەسانەی لە ئەوروپا ئاژین محاولەی ئەو بکەن خۆشیان و خەڵکێکی تریش فێری زمانی عەرەبی بکەن بۆیە زمانی عەرەبی محارەبە ئەکرێ حتا لە لای قەومی عەرەبیەکانی وەکو ناسری و بەعسی و ئەوانەی تریش نایڵن بە فوسحا خەڵکێک ڕاستە قانون دەرەکەن بۆ هی فوسحاکە بەڵام خۆشیان پابەندابن بە هی فوسحاوە چونکە فوسحا خزمەتێکی گەورەی معجزەی قورئانیەکە چەند شارەزابی لە زمانی عەرەبی لەزەت ئەو کاتە لە قورئانەکەی تو ئەو کاتە ئەزانی بینی ساحر و سەحار چییە ئەو کاتە ئەزانی بۆچی ئەم وەسیقە الذين كفروا إلى جهنم زمرا حتى إذا جاءوها فتحت أبوابها لقل أوي وسيق الذين آمنوا وسيق الذين اتقوا إلى الجنة زمرا حتى إذا جاءوها وفتحت أبوابها أم واوي كبيوت رواوي حالي تو فلسفي واوي حالي كأزاني شيء أنجاز بيكي قوتي أموا ولا شوية لبرو أو كسانك حسي شيء أدبيانه نقدي أدبيانه كرد بن عرب بن فارس بن هرشيك بن شاعري شيء كرد يسا عبد الله پەشێ و شێرکۆ بێکەس لەتیف هەڵمەد لەم کەڵە شاعیرانەی کوردی کە بیانێنیتە پێش و پێیان بڵێ نەزمی قورئان بەم شێوەی تایە بەم ئوسلوبەی تایە لێرە مەبنی للمەجهول لێرە ئیسمی فاعیل لێرە صیغەی مبالغەیە صفەی مشەبەهەیە ئەم جوملەی وا بەکارێنەوە فاعیلی لێرە وا بەجێهێشتووە لێرە وتوێتی ئەنعەمتە عەلەیهم فاعیلەکەی تایە لێوە فەرموویەتی مەغضوب عەلەیهم باسی غەزەبە لەبەرەوە ناوی خۆی پەروەردگاری تێ نەکردووە کە بەس بۆی شەرحەکەی ئەنجا ئەو هەستی پێکە ئەمە جگە لە تیکرار بوونەوەی کەلیمەکان تكرار بنوي مسلمان وكافر تكرار بنوي جهاد وإسلام تكرار بنوي أحكام أواني تركا إن شاء الله شوي شكار در فتك مامبو بسريعية كباسية كينو هرچند إشارة لهندي على صالي 2000 دا بيدابو آية كاني تحديك لقرآن هن همي باسي أواكاتو كأم كافران خوان كأيانود وإذا تتلى عليهم آياتنا قالوا قد سمعنا لو نشاء لقلنا مثل هذا إن هذا إلا أساطير الأولين باشا ولم أساطير الأولين بو چی دروستنا كانوا بو مسلمان دم كتنا كان قراصتا كان جاو بالمناسبة موقعي إلكترونيش هي موقعي انترنت دجي قرآن قساكا جاري وهي شاشو شاشتقل دايتي بسريكا كابرا شارزايتي لبلاغي قرآن نية اعتراض لواقري بوچی أما منصوب هاتو ليرا أبو أما مرفوع به ئەمە کاکە تۆ ئێستا هەستی پێکەی ساڵەهای ساڵە خەڵکێک حڕیەتیشیان هەبووە بەشار بن بڕ شعری لەسەر هەتی و بازی دیوانی لەسەر هەتی و بازی نووسیوە لە زمانی عەباسەکانی شاژیاوە خەڵک گاڵتەی بە قورئان و ئیسلامەتیش کردو لەو زمانە نەشکوژراوە یەکی وەکو حەلاج محاکەمەکەی 7 ساڵی خایانووە 43 عالم ئیمزایان کردووە کە بکوژێ ئەشیوت ئەمەی لە جوبەکەیە خوایە واتە خۆی ئەو جا کوژراوە لەگەڵ ئەوە شاتۆ تەماشاکەی ئەمان حڕیەتی ئەوەشیان هەبووە وە لە فارس و ڕۆمیژیان توانی بڕۆن لێ لای غەساسینە و مەناذیرە بڕنەوەن ئەو وڵاتانەوە ببنە دەمڕاستی ئەوان و عەرەبیش بوون و فەسیحیش بوون و ئەتوانی دروستی کردن خۆ لەم زمانەشە هەموو کەسێک دەتوانێت ببێ بە پەناهەندە لە دەرێ خاصەتەن کە بەرامبەر بە ئیسلام بێت لە جوئی بە ئاسانترین شێوە ئەدەنێ بەردەوامبوونی ئەم تەحەدایە خۆی لەوەیە کە سوورەتەکانی کە تەحەدایان تایە وەکو یونس و هود و ئیسرا و تۆر هەروەها بەقەرە سەیری کە ئاەتەکان چواریان مەکیەیەکیان مەدەنیە کە بەقەرەیە لە چوارە مەکیەکەیە تەحەداکە هەر بەردەوامە بە درێژایی ئەو 13 ساڵەی کە لە مەککە بوون ئەو 10 ساڵەی لە مەدینەش بوون دیسان تەحەداکە هەر بەردەوامە لە دوای پێغەمبەریش بە طەبیعەتی حاڵ هەر تەحەداکە شتێکی بەردەوامە ئەنجا ئوسلوبێکی هەیە کە ئەمە ئوسلوبی قورئانە بەکاری هێنێتەوە لەوەی کە هەر
كافر كان ايانود ببيغمبر عليه الصلاة والسلام نا تو محاولة بك ام قرآن بقورا كأما علي ام قرآن بقورا وكو استعلن منهج كانت ام بقورا ام تفسير لابن ام ليك دانوي ام ديدو راوبو تشونو بيناسي لابن اوش بهمان شوية اولا كبلي ورق قرآن كبقورا اي محمد عليه الصلاة والسلام يعني يكما قروتي باشا معناه خوي دروس يكا اگر گۆڕیشی ئەی گۆڕێ بۆ هەر نەوەعەکەوان هەر اعترازیان لەسەری هەیە لەبەر قورئانە لەبەر خۆی هەم داواکاریەکە شتێکی مناڵکارانەیە مناڵانەیە و حیلەیەکیشە لە هەمان کاتە فێڵێکیشە کە کافرێکە و بالمقابلیش پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ من ئەو دەسەڵاتەم نییە لە خۆمەوە بتوانم بیگۆڕم و یان ئاەتێکی تر بێنمە جێگای من تلقائی نەفسی چونکە من ئەمە شتێکە من ناتوانم ئەم کارە بکەم اما علاقه هي بسر اوك من شاوري او كم كوحيك ولا لا خوای پروردگارەوە بۆم دێ